کۆلێژی پەروەردەی بنەڕەت بەشی زمانی ئینگلیزی پارالێل زانکۆڵاین ئێوارانی چەندە؟ سڵاوتان لەبێ ئەزیزانی من سروود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ئەندامی لژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین لە خزمەتی ئێوە یابین بۆ باسکردنی کۆلێژێکی نوێیە کە کۆلێژی پەروەردەی بنەڕەتە لە بەشی زمانی ئینگلیزیەوە دەست پێکەین کە کۆنمرەکانی بە پارالێل ئێواران زانکۆڵاین چەندە بۆ ساڵی خوێندنی 2021-2022 بۆ ئەوەی ئێوەی بەڕێز بتوانن وەکو بەرچاوڕوونیەک وەکو زانیاریەک بەکاری بێنن لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین. ئەزیزانم تەمان بەشی پەروەردەی بنەڕەت ئەبێ بە مامۆستای پۆلی یەکی سەرەتایی یان بنەڕەتی با بڵێن تا پۆلی نوێی بنەڕەت بۆیە ئاگاداری ئەو خاڵە بن. ئەزیزانم بۆ ئەوەی زانیاری تەواو لەبارەی بەشەکانەوە وەرگن و لەبارەی کۆنمرەکانەوە وەربگرن بینەری ڤیدیۆکەمان بن تاوەکو زانیاریەکان وەربگرن. لایک، کۆمنت، سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن، کەناڵەکەمان بۆ هاوڕێیانتان شێر بکەن تاوەکو ئەوانیش سوودی لێ ببینن. هەروەها لە ئینستاگرام بە هەمان ناو ناونیشان ئێمە لە خزمەتی ئێوەی بەڕێزین، فۆڵۆمان بکەن، پرسیارەکانتان بنێرن تا زیاتر و زیاتر خزمەتتان بکەین.